دوا بە دوای سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێ لە پرسیارەکانەوەیە ئایا دەستکەوتەکانی ئەمریکا لەو سەردانە چەندێک گەورەن و هەروەهاش ئایا وڵاتانی ئەو ناوچەیی جیهان دەتوانن چی بکەن بۆ پاراستنی بەرژەوەندی ئاسایشی و ئابووری خۆیان یان بە مانایەکی تر بڵێم بەرژەوەندی هاوبەشەکانیان لەگەڵ ئەمریکادا. پێشتر زۆرێک لە شیکەرەوە جەختیان دەکردەوە لەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو گرنگی و ئامادەیی جارانی نەماوە لە سیاسەتی دەرەوەیی و استراتیژیەتەکانی ئەمریکاشدا. بەڵام جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە کۆبوونەوە لوتکەیەکەی جەددەدا باسی لەوە کرد کە هەڵەیە ئەگەر بێت و بۆشاییەک لەو ناوچەی جیهاندا دروست بێت و رووسیا و چین و ئێران ئەو بۆشاییە پڕ بکەنەوە. ڕێکەوتنی ئیبراهیم یەکێک بوو لە دۆسەکانی تری کارنامەی سەرۆکی ئەمریکا و ئاماژەکانی جوان نیشان دەدەن زەمینەی لێک نزیک بوونەوەیەک لە نێوان ئیسرائیل و شانشینی عەرەبستانی سعودیەدا ڕەخساوە، بەڵام بەرەنجامە کۆتاییەکەی چۆن دەبێ ئەوەیان هێشتا دیار نییە. بەرەنگاربوونەوەی سیاسەت و ڕەفتارەکانی ئێران دۆسیەیەکی هاوبەشی ئەم سەردانەی سەرۆک بایدن بوو بۆ ئیسرائیل و بۆ شانشینی عەرەبستانی سعودیەش. لە کۆبوونەوەکاندا وەک دەگوترێ باز لە مەترسیەکانی ئێران کراوە بۆ سەر ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا، نەکەر ئیسرائیل، بەڵکو هاوپەیمانە عەرەبەکانی ئەمریکاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نیگەرانن لە جموجۆڵ و پیشەسازیە لەشکریەکانی ئێران، داوای سنووردارکردنێکی تەواوەتی ئێران دەکەن. تاران ئەو سەردانەی سەرۆکی ئەمریکا و کۆبوونەوەکانیشی لەگەڵ ڕێبەرانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکا بە هەوڵێکی ئەمریکا بۆ نانەوەی پشێوی ناودێر دەکا. سەرۆک بایدن لە کۆتایی وتارەکەیدا لە کۆبوونەوە لوتکەیەکەی جەددەدا جەختی کردەوە لەوەی ئەمریکا وابەستەیە بە بنیادنانی ئایندەیەکی ئەرێنی بۆ ئەو ناوچەیی جیهان و هەروەها ئاماژەیشی بەوە کرد کە ئەمریکا هەرگیز ڕێگە نادا وڵاتێک هەژمونی خۆی بسەپێنێ بەسەر وڵاتێکی تردا لە ناوچەکەدا لە ڕێی دەستێوەردان و هەڕەشەکردن و یانیش لە ڕێی برەوپێدانی بوونی لەشکریەوە. لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا ئەم پرسانە تاو توێ دەکەین و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. سەرۆک بایدن یەکەم وێزگەی سەردانەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتی ئیسرائیل بوو. هاوکاتی وتوێژەکانی لەگەڵ گەورە کاربەدەستانی دەوڵەتی جوودا لەسەر پەیوەندیە دوولایەنەکانیان دۆسەی مەترسیەکانی ئێرانیش لەو ناوچەی جیهاندا سەنگیەکی زۆری خرایە سەر. کارکردنمان لەگەڵ ئیسرائیل بەردەوام دەبێت بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکانی تری ئێران لە سەرانسەری ناوچەکەدا، لەوانە پشتیوانیکردنی ئێران بۆ تەرۆریزم و هەروەش بەرنامەی موشەکی باڵستیکی ئێران و پێدانی چەک بە تەرۆریستان و بەکرێگیراوانی وەک حزبڵڵا. سەرۆکی ئەمریکا جەخت دەکاتەوە لە وابەستەیی وڵاتەکەی بە ڕەوشی ئاسایش و سەقامگیری ئەو ناوچەیی جیهانەوە و وەک دەڵێ بۆ ئەو مەبەستەش درێژە دەدرێت بە هەوڵە دیپلۆماتیەکان. ئێمە وتوێژمان کردووە لەسەر وابەستەبوونی ئەمریکا بۆ دڵنیابوون لەوەی ئێران هەرگیز نەبێتە خاوەن چەکی ناوەکی. ئەمە گرنگە بۆ ئاسایشی ئیسرائیل و ئەمریکاش و هەروە دەشتوانم بڵێم بۆ تەواوی جیهانیش. هێشتا بڕوان بەوەیە ڕێوشوێنی دیپلۆماتی باشترین ڕێگەیە بۆ گەیشتن بۆ ئەنجامە. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ کۆماری ئیسلامی ئێران هیچ خواست و ئاماژەیەکی نیشان نەداوە بۆ گەڕانەوە بۆ ئەو ڕێکەوتنە ناوچەی لە ڤێننا دانوستانی لەسەر دەکرێت. واشنتۆن جەخت دەکاتەوەی ئامادە نییە بەردەوام چاوەڕوانی وەڵامی تاران بکات. ئێمە بۆ ڕێبەرانی ئێرانمان ئاشکرا کردووە کە خواستمان چییە لەسەر پەسەندکردنی گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە. چاوەڕوانی وەڵامی ئەوانی جا دڵنیام لەوەی چی ڕوودەدا کەی ئەو وەڵامە وەردەگرینەوە، بەڵام بۆ هەتایە چاوەڕوان نابین. سەرۆکی ئەمریکا نایشارێتەوە کە ئێران لە ئێستادا نزیکتر بۆتەوە لە دروستکردنی چەکی ناوچی بە بەراورد لەگەڵ ئەو کاتانەی کار بە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 دەکرا کە تاران لەگەڵ هەر 5 ئەندامە هەمیشەییەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان و هەروەها ئەڵمانیاشدا مۆری کردبوو.
تەنها شتێکی خراپتر لەو ئێرانەی ئێستا هەیە ئێرانێکی خاوەنچەکی ناوەکیە هەڵەیەکی گەورە بوو کە سەرۆکی پێشوو لە ڕێکەوتنە ناوەکیەکە کشایەوە ئێستا ئێرانیەکان نزیکترن لە دروستکردنی چەکی ناوەکی بە بەراورد لەگەڵ پێشتردا ئەمە پەیوەندی نییە بەوەی هێزی قودس بەردەوام دەبێت یاننا لە جموجوڵەکانیدا دەتوانین کار دژی ئەوە بکەین هێشتاش سەودایەکمان هەیە کە دەتوانێت بەرنامەی ناوکی ئێران سنووردار بکات وتوێژەکان سەبارەت بە بەرنامە ناوچێ مشتومڕ لەسەرەکەی ئێران لە بنبەستیانداوە و ئاماژەکانی ژوهان نیشان دەدەن پێناچێت ئەو وتوێژانە بەم زوانە دەست پێ بکەنەوە وەک دەگوترێ بەهۆی ئەو داوایانەی تاران هەیەی و هیچ پەیوەندیەکیشیان نییە بە بەرنامە ناوچیەکە و بە دانوستانەکانیشەوە. قسە ئێرانیەکان ڕناگرێت بەڕێز سەرۆک دیپلۆماتی ئێرانیەکان ڕناگرێت تەنها شتێک ئێران ڕابگرێت ئەوەیە بزانێت ئەگەر بێت و بەردەوام بێت لە پەرپێدانی بەرنامە ناوکیەکەی ئەوە جیهانی ئازاد هێز بەکاردەهێنێت تەنها ڕێگەیەک بۆ ڕاگرتنی ئێرانەکان ئەوەیە هەڕەشەیەکی متمانە پێکراوی بەکارهێنانی هێزی لەشکری بخرێتە بەردەست. پێش دەچێت هێشتاش ئێران پێداگر بێت لەسەر هەڵوێستەکانی خۆی و دەشڵێ با هیچ کەسێک و لایەنێک بە زمانی زبر لەگەڵ ئێراندا نەدوێ. ما که نشان دادیم که از مواضع حق و منطقی خودمون در این رابطه ئێران زۆر جار ئەوەی بەڕوونی وتووە کە دەستبەرداری ماف و هەڵوێستی لۆژیکی خۆمان نابێت چەند جاری تر ئەمریکا دەیەوێت دووبارەی بکەینەوە کە ئێمە من نادەین بۆ کەڵەگاییەکانی پێویستە ئەمریکا زمانی کەڵەگایی بەکار نەهێنێت بۆ قسەکردن لەگەڵ ئێراندا تا ئێستا ئەوەی تیمی دانوستانەکانی ئێران پێیگەیشتووە ژیرانە و لۆژیکی بووە. جو بایدن سەرۆکی ئەمریکا هاوکاتی ئەم سەردانەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەزجاریشی کرد لە دوو کۆبوونەوەی گرنگی لوتکەییدا کۆبوونەوە لوتکەیەکەی I2U2 لە ئیسرائیل بەڕێوەچوو و تایبەتیش بوو بە چۆنێتی ڕەخساندنی زەمینەی کاری پێکەوەیی بۆ بەرەنگاربوونەوەی ئاڵنگاریەکانی وەک ئاسایشی خۆراک و نرخی وزە. هەروەهاش کۆبوونەوە لوتکەیەکەی جەددە کە سەبارەت بە ئاساییش و گەشەکردن بوو لە عەرەبستانی سعودیە کرا تیایدا وەک لە ڕاگەیەنراوی کۆتایی ئەو کۆبوونەوەیەدا هاتووە جەخت لە دۆسێ ئاسایشیەکان و چۆنێتی بەرەنگاربوونەوەی هاوبەشی مەترسیە ئاسایشیەکانیش کراوە. حوسین عەبدولحوسین لێکۆڵەر لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراتیەکان میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتۆنە. بەڕێز حوسین پسپۆڕ و شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ توێژینەوەکانیش لە زۆرێک لە پایتەختەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ماوەتەوە و وتارەکانیشی لە ڕۆژنامە گرنگەکانی ئەمریکادا بڵاو دەکرێنەوە. بەڕێز حوسین سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە پرسیاری یەکەمم ئەڵبەتە وەکو زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ناکۆچیی ئەوتۆ لە نێوان واشنتۆن و تەل ئەڤیڤدا نییە بەڵام کاتێ باس دێتە سەر باسی بەرنامە ناوچەکەی ئێران و چۆنێتی سەر و سەوداکردنی هەندی ئاماژە هەن بەوەی کە ناتەبایی هەیە. بەڕای جەنابەت وایە ئایا ئەو ناتەباییانە ئەوەندە قوڵن کە کێشە لە نێوان ئەم دوو وڵاتە هاوپەیمانەدا دروست بکە؟ لا أعتقد أن الخلاف عميق، أعتقد أن هناك تباين في وجهات النظر. پێم وانە ئەو ناکۆکە قوڵ بێت چونکە هاوڕایەک هەیە لە ڕوانینەکان و هەروەها لەو هەستکردنەشدا بە مەترسیەکان. تەل ئەڤیڤ زۆر نزیکترە لە ئێران و لە کاریگەری بەرنامە ناوچەکەی ئێران لە کاتێکدا ئەمریکا دوو ئۆقیانوس و کیشوەرێکیش دوورە لە ئێرانەوە هەر بۆیە بەردەوام ئیسرائیل هەست بە مەترسێکی گەورە دەکات لەسەر بوونی خۆی وەک دەوڵەتی جوو. دۆسیەی ناوەکی ئێران دۆسیەکی هەرێمایەتی ئاڵۆزە و هەر بەتەنها ئیسرائیل دژی ئەو بەرنامە ناوەکەی ئێران نییە بەڵکو وڵاتانی تریش لەو ناوچەیەدا دژی ئەو بەرنامەیەن وەک عەرەبستانی سعودی و وڵاتانی ئەندامی ئەنجومەنی هاوکاری کەندا و وڵاتانی تریش. لەو بڕوایەدام ئەوەی بینیمان لە سەرۆک بایدن جۆرێکە لە نزیک بوونەوە وەک باریکی باو دەزانرێت کە بەڕێوەبەرایەتی دیموکراتەکان تا ئەندازەیەک دوورترە لە ئیسرائیل بە بەراورد لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی کۆماریەکاندا. بەڵام ئەم جارە دەبینین کە دیموکراتەکان نزیکتر بوونەتەوە لە ئیسرائیل ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ پێشتریشدا ئەمەشمان لە مۆرکردنی ڕاگەیەندراوی قودس و لەو ڕاگەیاندنەشدا بینی کە دەڵێت هەرگیز ڕێگە نادرێت ئێران ببێتە خاوەنی چەشی ناوەکی. بەڕێز عەبدولحوسین دوو خاڵ زۆر سەرنجڕاکێش بوو لە سەردانەکەی بایدن بۆ ئیسرائیلە. یەکەمیان ئەو کۆبوونەوە تایبەتەی کە لەگەڵ بەنیامین نەتەنیاهۆدا کردی سەرۆکوەزیری پێشووی ئیسرائیل دوای کۆبوونەوەکە نەتەنیاهۆ بە ڕاشکاوی گوتی چرای سەوز هەڵکراوە بۆ
ئیسرائیل کە لە بەرنامە ناوچەکەی ئێران بدا یاخود لە دامەزراوە ناوچەکانی ئێران بدا بێلەوە سەرۆک بایدن بۆ خۆشی لە کاتێکا کە پرسیاریان لێکرد بژاردەی شەڕ چەنە ئەڵێ دواهەمین بژاردەی و بە دووریشی نەزانی وە دەژڵێ بەڵێ ینی ئەگەری هەیە بەڕای تۆ ئەو ئەگەرە چەندە کە لە ڕووی لەشکریەوە سنوور بۆ ئێران دابنرێ تا ئەو جموجۆڵە ناوچیانەی ڕابگرێت. أولا هناك جزء كبير من هذه التصريحات يرتبط بالسياسة الداخلية. بەپلەی یەکەم بەشێکی زۆری ئەو لێدوانانە پەیوەندیان هەیە بە سیاسەتی ناوخۆیی و دەزانین کە لە مانگی 11 داهاتوودا هەڵبژاردن لە ئیسرائیل دەکرێت. هەر بۆیە چاوەڕوانکراوە گوێمان لەو جۆرە لێدوانانە بێت لە بەڕێز ناتەنیاهۆوە سەرۆک وەزیری پێشووی ئیسرائیل و کاندیدی داهاتووش بۆ پێکەنانی حکومەتی نوێ یان تەنانەت لە سیاسەتمەندارانی تری ئیسرائیلەوە گوێبیستی ئەوە بین و بڵین بەهێزترین حکومەتین کە دۆسەی ناوەکی ئێران لەناو دەبات. لە پەیوەندیش بە ئەمریکاوە هەرگیز لەو بڕوایەدانیم ئەمریکا بە ئیسرائیل بڵێت ئەو مافەت نییە بەرگری لە خۆت بکەیت و هێز بەکار نەهێنیت. ئەلبەت ئەمە لە ڕووی پرەنسیپەوە، بەڵام ئەوەی ئایا سەرۆک بایدن بە نەتەنیاهۆ سەرۆک وەزیری پێشووی ئیسرائیلی وتووە چرای سەوزت بۆ هەڵدەکەم، من بۆ خۆم بە دووری دەزانم دەمەوێت شتێکی تریش بڵێم. بڕیاری لەشکریانی ئیسرائیل بۆ هێرشکردنیشی لەشکری بۆ سەر ئێران پەیوەندی نییە بە سەرۆکی حکومەتی فەرمانڕەواوە، بەڵکو پەیوەندی دەبێت بە هەسەنگاندەکانی لەشکری ئیسرائیل و دەستگا هەواڵگیریەکانی ئەو وڵاتە و ئەوان بڕیار دەدەن لەوەی کە ئێران نزیک بۆتەوە لە هێڵی سوور یان ئەو هێڵە سوورەی بەزاندووە ئیتر وەک پێشنیارێک دەخرێتە بەردەم حکومەت و ئەو جا حکومەت جا هەر لایەنێک حکومەتی پێکێنابێت پەسەندی دەکات. لێرەشدا ژمارەیەک پرسیار دێتە ئاراوە وەک ئەوەی ئایا واشنگتن بەو هێرشە قایل دەبێت یان ئیسرائیل پێشوەخت واشنگتن ئاگادار دەکاتەوە تا ئەو چراسەوزەی بۆ هەڵبکات. پێم وایە وەڵامی ئەو پرسیارانە بەکراوەی دەمێننەوە با لە بیرمان نەچێت ئامادەکاریەکانی ئیسرائیل بۆ لێدانی گورزێک لە دامەزراوە ناوچەکانی ئێران دەستیان پێکردووە. باوا دابنین وەکو گریمانەیەک ئەگەر هاتوو بژاردەی لەشکری بۆ تەنها بژاردەیەک بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە لێکەوتەکانی ئەو بژاردە لەشکریە چی دەبن؟ ئایا لێکەوتەکانی ئەوەندە گەورە دەبن کە بڵین بە تەواوەتی نەخشەی ئەو ناوچەیە دەگۆڕێ؟ لا أعتقد أنه هناك سيكون تغييرات، يعني إذا قامت إسرائيل أو أي قوة عسكرية أخرى. نا پێم وانییە گۆڕانکاریەک ڕووبدات ئەگەر ئیسرائیل یان ئەمریکا هێرشێکی لەشکری بکەنە سەر شوێنەکانی دامەزراوە ناوچەکانی ئێران، چونکە ئەو جۆرە هێرشە ناگاتە ئەوەی ڕژێمی ئێران بگۆڕێت. ئەمە لەلایەکی دیکەشە و ئایا کاردانەوەی ڕژێمی ئێران چۆن دەبێت؟ بێگومان بە دڵنیاییەوە لەوانەیە میلیشیاکانی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە سووریا، لە عێراق، لە لوبنان و تەنانەت لە یەمەنیش هەر یەکەیان بە شێوەیەک بەشدار بن لەو کاردانەوەیدا لەوانەیە هێرشکەنە سەر ئیسرائیل یان لەوانەیە ئێران خۆی هێرشکاتە سەر کەشتیە فڕۆکە هەڵگرەکانی ئەمریکا لە کەنداودا. جا هەموو ئەم سینیارۆیانە ئەگەریان هەیە و ئێرانیش تاوتویان دەکات ئەگەر ئاوەها هێرشێک کرایە سەری لەلایەن ئیسرائیلەوە یان لەلایەن ئەمریکاوە. لێرەدا خاڵیشی بنەڕەتی هەیە سەبارەت بەوەی ئەگەر هێرش کرایە سەر ئێران ئایا دەتوانێت بە تەواوەتی بەرنامە ناوچیەکە یان پرۆژەی ناوچی ئێران لەناو ببات؟ ئەمە ئەو پرسە گرنگەیە کە دەبێت باس بکرێت. من بۆ خۆم لەو بڕوایەدام ئەو هێرشە دەبێتە مای لاوەسکردنیی بەرچاوی ئێران و وێرانکردنی ئێران و شکۆی ئێران. هەر بۆیە لەو کاتەدا ئێران دەخوازێت ڕووی خۆی لە ڕێی میلیشیاکانیەوە یان لە ڕێی موشەکە دوورهاوێژەکانیەوە بپارێزێت یان سوور بکات. بەڵام پێویستە ئەوەش بزانرێت کە کاردانەوەکان مەودایەکی درێژ خایانیان نابێت، چکە دەزانین هێزە میلیشیاکان هەر شتێک بکەن بەرامبەر ئیسرائیل ئەوە لە یەک یان دوو هەفتەدا تەواو دەبێت و ناشبێتە هۆکارێک بۆ گۆڕانکاری لە هاوکێشە لەشکریەکاندا، بەواتایەک لە توانایەکانی ئیسرائیلدا بۆ هێرشکردنە سەر تەواوی ناوچەکە. من دەگەڕێمەوە وڵات دەچینە تەوەرێکی تری بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنگتن. وێزگەی دووهەمی سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەناری ڕۆژاوای ژێردەسەڵاتی فەلەستینیەکان بوو. لەوێش جارێکی تر جەختی کردەوە لەوەی یەکێک لە ئەرکەسەرەکیەکانی بەڕێوەبەرایەتەکەی بوژاننەوەی دانوستانی ئاشتیانەی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکانە. ئێمە بەردەوامیش دەبین لە کارکردن بۆ تەواوکردنی دانوستاندنی ئاشتی نێوان دەوڵەتی ئیسرائیل و گەلی فەلەستین. دەبێت ئیسرائیل وەک دەوڵەتێکی سربەخۆ دیموکراتی جوو بمێنێتەوە و جێ متمانەی هەمیشەیی و دڵنیایی ئاسایشی بێت بۆ گەلی جوو، نەک هەر لە ئیسرائیل بەڵکو لە هەموو جیهاندا. لە ناخەوە بڕوان بەوەیە باشترین ڕێگەش چارەسەری دوو دەوڵەتیە بۆ هەردوو گەل کە لەم خاکەدا ڕەگ و ڕیشەی مێژوویان هەیە. پێویستە شان بەشانی یەکتر لە ئاشتی و ئاسایشدا بژین. سەرۆک بایدن هێشتاش سوورە لەسەرەوەی بێ لە چارەسەری دوو دەوڵەتی هیچ بژاردەیەکی تر بۆ چارەسەریەکی تر لە ئارادا نییە.
ئێستاش وەک سەرۆکی ئەمریکا وابەستەیم بە ئامانجی چارەسەری دوو دەوڵەتی پاش ئەم هەموو ساڵە نەگۆڕدراوە. دوو دەوڵەت بە پێ سنوورەکانی ساڵی 1960 کە هەردوو لا پەسەندیان کردووە. هێشتاش باشترین ڕێگەیە بۆ گەیشتن بە ئاسایش و گەشەکردن و ئازادی و دموکراسی یەکسانانە بۆ فەلەستینیەکان و بۆ ئیسرائیلیەکانیش. دانوستانی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکان دەمێکە ڕاگیراون و کێشەکانی نێوانیشیان زیاتر بوون کەمتر نەبوون. بەڵام ئەمریکا دەڵێ لەسەر ئەم دۆسیەیە هەروە دەستەوسان نابێت. تەنانەت ئەگەر لەم کاتەشدا زەمینن نەڕەخسابێت بۆ دەستپێکردنەوە بە دانوسانەکان، بەڵام ئەمریکا و بەڕێوەبەرایەتێکەشم دەستبەرداری هەوڵەکان نابین تا هەردوو لایەنی فەلەستینیەکان و ئیسرائیلیەکانیش لێک نزیک ببنەوە. هەرچی فەلەستینیەکانیشن وەک خۆیان دەڵێن چاوەڕوانی ئەمریکان تا ڕەوشەکە بەرەو هێوربوونەوە بڕوا، بەڵام ژمارەیە داواشیان لە ئەمریکا هەیە. چاوەڕوانی هەنگاوی بەرەوپێشی بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەکەین بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان لە ڕێکردنەوەی کونسوڵخانەی ئەمریکا لە قودسی ڕۆژهەڵات، لابردنی ڕێکخراوی ڕزگاری فەڵەستین لە لیستی تیرۆریستان و هەروەهاشکردنەوەی ئۆفیسی ڕێکخراوەکە لە واشنگتۆن. ئێمە تیرۆریست نین، لە پەیوەندیش بە ئێمەوە ئامادەین بۆ کارکردن لە چوارچێوەی هاوکاری و هاوبەشیماندا بۆ لادانی هەموو ئەو تەگەرانەی هەن تا بگەینە و ئامانجا. فەلەستینیەکان بە گومانەوە دەڕوانە دەرفەتی چارەسەری دوو دەوڵەتی و دەڵێن لەوانەشە کات بەبەریەوە نەمابێت. دەرفەت بۆ چارەسەری دوو دەوڵەتی بەگەڕانەوە بۆ سنوورەکانی ساڵی 1960 دەشێت لەم ڕۆدا هەبێت، بەڵام لەوانەیە لە درێژخایەندا ئەو دەرفەتە نەمێنێت. بەڕێز عەبدولحسێن، چارەسەری دوو دەوڵەتی ئایا چارەسەریەکی نمونەییە بۆ کێشەی ئیسرائیلی فەلەستینیەکان؟ بۆ خۆ دەزانی سەرۆک بایدن زۆر جەخت لەو چارەسەرە دەکاتەوە. أعتقد أنه الحل الأفضل وليس الأفضل. لەو بڕوایدام باشترین چارەسەرە، بەڵام چارەسەریشی نمونەیی نییە. هەر لایەنە بیرۆکەی خۆی هەیە بۆ چارەسەری نمونەیی. ئەو چارەسەری دوو دەوڵەتی هاوڕایەکی گەورەی گشتی لەسەر ئاسی کۆمەڵگەی نێونەتەوەی، هەروەها بەشێکی بەرچاوی فەڵەستینی و ئیسرائیلیەکانیش پشتیوانی دەکەن. لەو بڕوایدام کێشەکە لەم ڕەوشەی ئێستادا ئەوەیە کە مەحمود عەباس ناتوانێت بە ناوی زۆرینەی گەلی فەڵەستینەوە قسە بکات، چکە وەک دەزانین هیچ دەسەڵاتیشی نییە بەسەر حەماسدا و حەماسیش کۆنتڕۆلی کەرتی غەزەی کردووە. لەم کاتەشدا کەرتی غەزە بەشێک نییە لە هیچ چارەسەرێک. بە پێ ڕاوەرگرتنە گشتەکانیش یەک لە سەرسەی دانیشتوانی کەناری ڕۆژاوە پشتیوانی لە حەماس دەکەن. ئەمەش واتە ئەو یەک لە سەرسەیە پشتیوانی لەو چارەسەری و دوو دەوڵەتیە ناکات. جا ئەمە کێشەیەکە لە ناو سەرکردایەتی فەڵەستینیەکاندا کە نەبۆتە نوێنەری زۆرینەی فەڵەستینیەکان. واتە ئەگەر دانوستانیش بکرێت لەگەڵ ئیسرائیلدا، ئەوە بە نوێنەرایەتی گەلی فەڵەستین دانانرێن. هەر بۆیە ئەم کێشەیە وەک چۆن پێشتر تەگەرە بووە بۆ ئێستا و داهاتوش هەر تەگەرە دەبێت لە بەردەم چارەسەری دوو دەوڵەتیدا. لە پەیوەندیشدا بە هەڵوێستی ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکاوە هەمان هەڵوێستی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆبامایە. لە کاتی ڕاگررتنی و توێژەکاندا سەرۆک ئۆباما وتی بەڕێوەبەرایەتی ئەمریکا ناتوانێت لەلایەنەکان واتە ئیسرائیل و فەڵەستینیەکان زیاتر ئاشتی بوێت. هەر ئەمانی کە جەنابەت باسکردن وایان کردووە کە بەشێک لە ئەکادمیستەکانیان لە نووسەرانی عەرەب بڵێن ئەم سەردانەی بایدن دوابزمار بوو لە تابوتی چارەسەرکردنی قەیرانی ئیسرائیلی فەلەستینیەکان. لا أعتقد أنه الصورة قاتمة بهذا الشكل. أعتقد أنه نا پێم وانە دیمەنەکە بەو شێوەیە ڕەش بێت، بەڵام پێم وایە سەردانەکەی سەرۆک بایدن بۆ لای دەسەڵاتی فەڵەستینیەکان لە ڕووی نێشتنی گلەییەکانەوە بووە. پێم وانە ئەمریکا دۆسەی فەڵەستین لە نێوان ئەرکە سەرکیەکانی خۆیدا ببینێت. بۆ ئیسرائیلیش بە هەمان شێوە وڵاتانی کەنداویش وەک عەرەبستانی سعودی خۆیان سەرقاڵ نەکردووە بەم دۆسەیەوە، چونکە سەرقاڵیە زۆرەکە بە ئێرانەوەیە و بە جموجۆڵانەی ئێرانەوەی بۆ ناسەقامگیرکردنی ناوچەکە. هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئێران، هەوڵەکان بۆ بەرەنگاربوونی میلیشیاکانی سەر بە ئێران، باشکردنی ڕەوشی عێراق و سووریا و یەمەن، لیستێکی درێژی ئەم جۆرە بابەتانە هەن کە وەهای کردووە واشنگتن و تەل ئەڤیڤ و پایتەختەکانی وڵاتانی عەرەبیش دۆسەی فەڵەستین وەک ئەرکی سەرەکی نەبینن. جا ئەوەی بینیمان کە سەرۆک بایدن سەردانەکەی کرد و لە بەردەم کامێرەکاندا ڕاوەستا نمایشکردنێک بوو تا بڵێت فەڵەستینیەکانمان لە یاد نەکردو. بێگومان ئەوەی بینیمان ئاماژەیەک نەبوو بەوەی ئەمریکا جوڵەیەک دەخاتە ناو ئەم دۆسەیەوە یان ئاڕاستەی دۆسەی فەڵەستینیەکان. بەر لەوەی بچمە تەوەری سێمی بەرنامەکەمان، پرسیارێک هەیە لە لای شەقامی کوردی ئێجگار گرنگە ینی سەرسوڕمانیشەوە باسی دەکەن. کاتێک کە دەگوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست
ڕێک دەست بەجێ هەموو سەرنجەکان دەچنە کوێ سەر قەیرانی نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکان تەنانەت لە میدیای ڕۆژاواشدا پێی دەڵێن قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە بۆ نەتەوەیەکی وەکو کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەتەوەیەکی 5 ملیۆنی بێدەوڵات هیچ کاتێک ئەم قەیرانە وەکو قەیرانێکی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەیر ناکرێ. بۆچی؟ أعتقد أنه هذا ظلم كبير يلحق بالكرد في كل منطقة الشرق الأوسط. لەو بڕوایەدام ئەمە زۆرداریەکی گەورەیە بەرامبەر بە کورد لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتیش لە هەرێمی خودموختاری کورد لە عێراقدا. لەو بڕوایەدام فرامۆشکردنێکی دۆسەی کورد هەیە، هەر فرامۆشکردنێکیش نییە بەتەنیا بەر لەوەی بازە سەربەخۆیی و خودموختاریش بکەم کێشەکە هەیە لە ڕێکەوتنەکانی پێشوودا. دەستوری عێراق دانی ناوە بە سیستەمی فیدرالیدا لەو وڵاتەدا لە دەستوردا هاتۆ کە کورد لە عێراقدا دەتوانێت پاسەوانی نیشتیمانی هەبێت هاوشێوەی ئەمەی ئێرە لە ئەمریکا، یان بەپێی دەستور کورد دەتوانێت کۆنتڕۆڵی سەرچاوە سروشتەکان بکات وەک نەوت و گاز، یان ڕاوەرگرتن لەسەر دەستنیشانکردنی سنوورەکان. بەڵام بەغدا لەژێر فشاری ئێراندا لە هەموو ئەمانە پاشگەز بۆتەوە. لێرەدا بازە مافەکانی کورد ناکەم، بەڵکو باسمان لە کەمترین مافەکانی کووردە. بەغدا زیاد لە پێویست دوورکەوتوتەوە لە دۆسەی وزە و دەرێنانی نەوت و گاز. لەم بابەتەدا دادگای فیدرالی لە بەغدا زۆرداری کردو بەرامبەر بە کورد. دەکرێت بڵێم ئێران بەردەوام هەفتانە بە موشک لە هەرێمی کوردستان دەدات دژی ئەو کوردانەی داوای مافی خۆیان دەکەن. بەڵام ئەگەر یارمەتی بە ینی ئەمە لێرەدا دۆسەی کورد هەر پەیوەست نییە بەتەنها بە هەرێمی کوردستانی عێراقەوە، کورد لە تورکیا، کورد لە سووریا، کورد لە ئێرانیشدا. طبعا أنا يعني تطرقت إلى كرد العراق لأنه هم من بۆیە ویستم زیاتر جەخت لە کوردی عێراق بکەمەوە چونکە لە هەموو کوردی وڵاتەکانی تر زیاتر خودموختارترن لەم ساڵی ڕابردوودا و شیانی ئەوەشی هەیە کە ئەو خودموختاری فراوانتر بێت و کورد لە تووشیا و سووریا و ئێرانیش بگرێتەوە. لە سووریا کێشەی ئاڵۆسیە و بینیمان ئەمریکا یارمەتی هێزە کوردیەکان دەدات تا کورد لە بەرامبەر ڕێکخراوە تیرۆریستەکەی داعش بەرگری لە خۆی بکات. بەڵام لە بەرامبەر هێرشەکانی تووشیادا ئەمریکا کشایەوە لەشکری تووشیا لە باکووری عێراق و هەروەهاش لە سووریادا پێشڕەوی و پێشێرکاریش دەکات. بەڵام کەس لێ پێچینەوە لەگەڵ تووشیادا ناکات. دۆسەی کورد لە تورکیادا دۆسەیەکی ئاڵۆزە و هێندەی پێویست خاوەنی مافی تەواوەتی خۆی نییە. ئەم بابەتە بۆ ئێرانیش ڕاستە بە تەواوەتی هاوڕامەوەی زۆرداریشی گەورە و ناڕەوا بەرامبەر کورد هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پێشنوای جیهان. بە شێوەیەکی دادوەریانە ناڕوانێتە ئەم دۆسەیە بۆ ڕەوایی دەڕوانێتە فەڵەستینیەکان، یان بە هەمان چاو ناڕوانێتە کێشەی کورد. پێم جیهان بە یەخێکی زۆر دەدات بە سەردێڕەکان، سەردێڕی ڕۆژنامەکان، یان بە پشێویەکان تا شیکەرەوە و چاودێران لە تۆڕە کۆمەڵایەتەکان قسەی لەسەر بکەن و پێش دەچێت ئەو جۆرە قسەکردانە ئەوانە زاڵتر بن بەسەر ئەوانەی داوای دادوەری دەکەن بۆ تەواوی دۆسیەکانی ڕوانینێکی دادوەرانە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. من دەگەڕێمەوە وڵات. ڕەوشی ئاسایشی و ئابووری گیان و هەوڵەکان بۆ یەکخستنی چۆنێتی بەرەنگاربوونەوەی سەختیەکانی ئێستا کەوتونەتە بەردەم گیانەوە تەوەری سەرەکی کۆبوونەوە لوتکەیەکەی I2U2 بوو بێ لە کێشەکانی گۆڕانی کەش و هەوا وەک سەرۆکی ئەمریکا لەو کۆبوونەوەیدا جەختی لێکردەوە هێرشە ناڕەواکانی ڕووسیاش بۆ سەر وڵاتی ئۆکراینە گرفتی گەورەی بۆ جیهان دروست کردووە. ڕاستیە سادەکە لەوەدایە ئەو ئاڵنگاریانەی لە جیهاندا ڕوبەڕوومان دەبنەوە لەم جیهانەی سەدەی 21دا پێویستی بە دۆزینەوەی ڕێگەیەکە بۆ کاری پێکەوەی جا لە بواری هەروە دێ زیاتربوونی مەترسیەکانی گۆڕانی پلەی گەرمادایە کە ڕۆژانە لێرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەستی پێدەکرێت، یان گەورەبوونی کێشەی ئاسایشی خوراک و بەرز و نزمی نرخی سوتەمەنی کە بەهۆی هێرشی دڕندانە و بێپاساوی ڕووسیا بۆ سەر ئۆکراینیای دراوسەی هاتووەتە ئاراوە. ئیسرائیل و هندستان و منشینە یەکگرتوەکانی عەرەبیش لەو کۆبوونەوە لوتکەیەدا هەر یەکەیان پێشنیازی خۆیان بۆ چارەسەرکردن و ڕەوانەوەی نیگەرانیە جیهانیەکانیش خستە ڕوو. لەوەتەی دەستپێکردنی شەڕی ئۆکرانیاوە هەر یەکێک لە ئێمە پێویست بووە لەسەر ئاستی ناوخۆیی سەر و سەودا لەگەڵم قەیرانەدا بکات. کاریگەریکی دەستبەجێی کردوتە سەر بژێوی ژیان، پێکمانیش ڕنگدانەوەی لەسەر بواری سیاسیش هەیە. چارەسەری ڕاستەقینە تەنها لە ڕێی هاوکاری نێوان ئەو وڵاتانەوە دەبێت کە دەزانن چۆن بیرۆکەکان و زانیاریەکان و سەرچاوەکانیش لەسەر هەمان مێزدا بنێن. بە پێی ڕێوشوێنەکانی I2U2 ئێمە ڕێکەوتوین لەسەر زیادکردنی و بەرهێنانی هاوبەشمان لە 6 بواری گرنگدا: ئاو، وزە، گواستنەوە، واڵایی، تەندروستی و هەروەهاش خۆراک و ئاسایش. ئەوەش ڕوون و ئاشکرایە کە ڕوانین و کارنامەی I2U2 پێشکەوتوانە و گونجاویشە.
مستمرون كذلك في ترسيخ مكانة ئێمە بەردەوام دەبین لە تۆکمەکردنی هەڵوێست و پێگەی وڵاتەکەمان وەک دابینکارێکی متمانە پێکراوی وزە و پشتیوانی لە ئاسایشی جیهانیانەی وزە دەکەین کە میکانیزمی بنچینەی گەشەکردن و پەرەپێدانی ئابووری جیهانە. بەردەوامین لەسەر پێشکەشکردنی چاوی واشنگتنی ئەم هەفتەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە حسێن عەبدولحسێن پسپۆڕ و شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراتیەکان میوانی بەرنامەیە. بەڕێز عەبدولحسێن، کۆبوونەوەی لوتکەی I2U2 چ شتێکە گۆڕێ لەو ڕاستیانەی بەتایبەتی لە شەڕی نێوان ئۆکراین و روسيا داهية كروسيا سبحانيتي؟ لا أعتقد أنه سيغير الكثير لأنه حاليا يعني من يمسك نا پێم وانە گۆڕانکاریی ئەوتۆ بە دوای خۆیدا بهێنێت، چونکە ئەوەی ئێستا کلیلی ڕاگررتنی شەڕی بەدەستەوەی لە ئۆکرانیا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا وێڕایی ئەو زیانە گەورانەی لێکەوتووە، بەڵام بەردەوامە کە لە ڕقی خۆی و لەو بڕوایشدایە دەتوانێت لە ناوچەی زیاتری ئۆکرانیادا پێشڕەوی بکات. جا بەلانی زۆرەوە ساڵی داهاتوو دەبینین چۆن لەشکری رووسیا دووچاری ماندووبوون و شەکەتی دەبێت. هەر بۆیەشە لەوەتەی ئەم شەڕە سەپێنراوە پرسیارە کراوەکە ئەوەیە ئایا پوتین شەڕ ڕادەگرێت یان نا، چکە کلیلی کۆتایی هاتنی ئەم شەڕە لە دەستی کۆمەڵگەی نێونەتەوەیدا نییە. ئەوەی ئێستا کۆمەڵگەی نێونەتەوەی دەیکات چارەسەرکردنی قەیرانەکەی و بەڕێوەبردنی قەیرانەکانە و بەڕێوەبردنی لێکەوتەکانی ئەم قەیرانەیە، بەتایبەتیش دۆسەی گاز و نەوت کە هەروە دێ لە وەرزی زستان نزیک دەبینەوە و ئەمەش بابەتێکی گرنگە بۆ ئەوروپایەکان. هەڵسەنگاندنە بۆ ڕۆڵی هندستان چییە؟ وڵاتی هندستان ماوەیە بەر لە ئێستا لە کۆبوونەوەیکی تری لوتکەیە بەشداری کرد، ئەگە بە هەڵەدا نەچوو بوون کۆبوونەوەی برێکس بوو. ئێستاش لە کۆبوونەوەی I2U2 بەشدارە. چ جۆرە هەڵوێستێکە یاخو هندستان دەوێت چ ڕۆڵێک ببینێ؟ أعتقد أن هناك عدد من الدول من حكومات الدول پێم وایە ژمارەیەک وڵات و حکومەت و ڕێبەرانی سیاسیش هەن کە دەیانەوێت لەسەر ڕێگایەک بڕۆن و سوود وەربگرن لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا و لە هەمان کاتیشدا دەیانەوێت سوود وەربگرن لە پەیوەندیەکانیاندا لەگەڵ نێرانی ئەمریکاشدا وەک رووسیا و چین. ئەمەش ئەو بابەتەیە کە هەرتەنها هەندستان ناگرێتەوە. بۆ نمونە تورکیا کە ئەندامی هاوپەیمانەتی ناتۆیە تەنگە ئاویەکانی خۆی لە بەرامبەر هێزەکانی رووسیادا داخست، بەڵام لە هەمان کاتیشدا چووە کۆبوونەوە لوتکەیەکەی تەران لەگەڵ پوتین سەرۆکی رووسیا. بەمانایەکی تر تووشیا قاچێکی لێرەیە و قاچێکی تریشی لەوێ. بە هەمان شێوە هەندستانیش دەزانین کاتێک تۆ هاوپەیمانیت لەگەڵ ناتۆ و لەگەڵ ئەمریکادا ئەوە پشتیوانی گەورەت لێ دەکرێت، بەڵام کە دەچیتە هاوپەیمانێتێکی ترەوە بۆ نمونە وەک ئەوەی ئاماژەم پێکرد. بریکس ئاماژەیە کە بەوەی پرسێکی چەند قورسە کاتێک دەبینیت دوو وڵات هەمیشە لە پێشبڕکێدان وەک هەندستان و چین و لە یەک هاوپەیمانەتی دابن بەیەکەوە. بەلای منەوە ئەو جۆرە هاوپەیمانەتیانە وەک ئەوەی برێکس دروستکراون و ئەندامەکانیشی لە پێناو بەرژەوەندی خۆیاندا دەجەنگن، نەک بەرژەوەندی هاوپەیمانەتیەکە و وەک دەرفەتێکیش لێی دەڕوانن تا نیشانی بدەن هاوپەیمانەتی تر هەن لە بەرامبەر ئەو هاوپەیمانەتیە گەورەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا ڕێبەرایەتی دەکەن. ئەو وڵاتانەی کە بەشداریان لە کۆبوونەوە لوتکەیەکەی I2U2دا کرد بەڕای تۆ توانن ینی کاریگەریشی ئەو تێوەیان هەبێ کە بڵین هەر هیچ نەبێک بڕێک ئەم قەیرانە ئابوووریانەی لە ئاکامی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکراینیادا ینی بڕێک هێور بکەنەوە. أعتقد أن هناك محاولات متعددة حول العالم لمعالجة پێم وایە هەوڵی زۆر و جۆرا و جۆریشان لە سەرانسەری جیهاندا بۆ چارەسەرکردنی ئەم ڕەوشی هەڵاوسانی لە زۆر وڵاتدا هاتوتە ئاراوە. هەوڵ هەن بۆ چارەسەرکردنی قەیرانی وزە کە لەگەڵ هاتنی وەرزی زستاندا قورستر دەبێت، بەڵام پێم وایە هیچ یەشێک لەو هەوڵانە سەرکەوتوو نابێت بۆ شێوازەی جیهان دەیخوازێت. هاوڕایەکەیە لە ناو زۆرێک لە ئابووری ناسان و جەختی لێدەکەنەوە ئەگەر جۆرێک لە خاوبوونەوەی ئابووری یان ڕاستکردنەوەیەک لە بازار و ئابووری جیهاندا ڕوونەدات، ئەوە حکومەتەکان سەرکەوتوو نابن بۆ گەیشتن بۆی دەیخوازن. بەڵام ئەگەر شەڕی ئۆکرانیا کۆتایی پێهات ئەوە دەبێتە پاڵنەرێک بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانە. بەڵام مەخابن تا ئێستا هیچ شتێکی بەرایی نابینین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە. هەر بۆیە پێدەچێت ئابووری جیهان بەم شێوەی ئێستا یان تا ئەندازەیەک خراپتریش بەردەوام بێت. بەڕێز عەبدولحسێن دەچمە بەشی کۆتایی بەرنامەکەمان. سەرۆک بایدن لە عەرەبستانی سعودیا ستایشی ڕۆڵی ئەو وڵاتەی کرد بۆ ئەو ئەگربەستەی لە وڵاتی یەمەن هەیە و بە قۆناغێکی گرنگی ئاشتیش لە ئێمەندا ناودێری کرد.
ڕێکەوتوین لەسەر کاری پێکەوەی بۆ قوڵکردنەوەی ئاگربەست لە یەمەن. وەک دەزانن خوێن ڕێشنێکی زۆر هەبوو لە یەمەن و ئەوە 3 مانگە بەهۆی ئەم ئاگربەستەوە سەروەختێکی ئاشتیانە هەیە لە وڵاتەدا. ڕێکەوتنیشمان هەیە لەسەر گرتنەبەری ڕێوشوێنی دیپلۆماتی بۆ چارەسەریەکی فراوانتر لە یەمەندا. ڕێبەرایەتی عەرەبستانی سوعودی وابەستەیە بە کار ئاسانیکردن بۆ گەیاندنی خۆراک و پێداویستیەکانیش بۆ خەڵکی سڤیل لە یەمەن. لەگەڵ عەرەبستانی سوعودیەشدا و توێژمان لەسەر پێداویستیەکانیش کردووە بۆ پاراستنی شانشین لە ڕوانگەی هەڕەشە ڕاستەقینەکانی ئێران و هەروەها ئەوانەشەوە کە سەر بە ئێرانن. سەرۆکی ئەمریکا جارێکی تریش لە عەرەبستانی سوعودیە و هاوکاتی کۆبوونەوە لوتکەیەکەی جەددە هاوپەیمانەکانی ئەمریکای دڵنیا کردەوە لەوەی نابێت ئێران ببێتە خاوەن چەکی ناوچی. هاوکاتی درێژەدانمان لەگەڵ زۆربەتاندا بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیەکانی ئێران لە ناوچەکەدا. ڕێگەی دیپلۆماتیش دەگرینە بەر تا بگەڕینەوە بۆ سنووردارکردنی بەرنامە ناوەکیەکەی ئێران. بەڵام بە هەر چ شێوەیەک بێت ئەمریکا وابستەیە بەوەی ئێران هەرگیز نەبێتە خاوەن چەکی ناوەکی. لە چەند ساڵی ڕابردوودا گلەیی و ڕەخنە دەگیرا لە ئەمریکا بەهۆی ئەوەی وەک دەگوترا لەبەر کێشەکانی تری جیهان و ئێستاش بەهۆی شەڕانگێزیەکانی ڕووسیاوە ئەمریکا بایەخێکی ئەوتۆ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نادات و لە استراتیژەتی ئەمریکاشدا گرنگیەکی ئەوتۆ نەماوە. بەڵام سەرۆک بایدن دەڵێت نەخێوان نییە. ئەم سەردانم سەبارەت بە پێگەی ئەمریکای لە ئایندەی ئەم ناوچەیەدا. ئێمە بۆشەیەک جێن ناهێڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ رووسیا یان بۆ چین تا پڕی بکەنەوە، ئەنجامیش بەدەست دەهێنین. ڕێکەوتنی ئیبراهیم بەشێکی گرنگی ئەم سەردانەی سەرۆک بایدن بووە بۆ عەرەبستانی سوعودیە بەر لەوەی جۆ بایدن بگاتە جێ کاربەدەستانی عەرەبستان بڕیاریاندا کە فڕۆکە سڤیلیەکانی ئیسرائیل دەتوانن ئازادانە بە ئاسمانی شانشینەکەیاندا بێن و بڕۆن. ئیسرائیلیش لە ڕێی سەرۆک بایدنەوە پەیامێکی ئاشتیانەی بۆ ڕیاز نارد. Your visit to Saudi Arabia is important for Israel and for the entire region. سەردانەکەت بۆ عەرەبستانی سعودیە گرنگە بۆ ئیسرائیل و بۆ تەواوی ناوچەکەش، هەروەها بۆ ئاسایش و بۆ ئایندە و بۆ گەشەکردنەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش گرنگن. لەگەڵ تۆدا پەیامی یاشتی خۆمان دەنێرین بۆ هەموو وڵاتانی ناوچەکە بە فەڵەستینیەکانیشەوە. ئیسرائیل هاشتی دەوێت و بڕواشی بە هاشتیە. دەستبەرداری یەک بستی ئاسایشی خۆمان نابین، ناچارین هەموو هەنگاوێکی دەینین بە ئاگاهیەوە بێت. بەڵام هەر وڵاتێک ئاشتی و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی دەوێت لەگەڵ ئێمە داوا دەڵێن ئەهلەن وەسەهلەن، سەلام، خۆش هاتن. لە کۆبوونەوە لوتکەیەکەی جەددەدا عەرەبستانی سوعودیە داوایەکی ئاڕاستەی کۆماری ئیسلامی ئێران کرد تا بەپێی ڕێوشوێنە نێونەتەوەیەکان ڕەفتار بکات. وندعو إيران باعتبارها دولة جارة يربطنا بشعبها روابط دينية وثقافية. داوا لە ئێران دەکەین کە وڵاتێکی دراوسەیە و پەیوەندی ئاینی و کەلتوریمان هەیە پێکەوە تا هاوکاری لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا بکات. داوا دەکەین پەیڕەوی یاسای نێونەتەوەیی بکات و دەستێوەردان نەکات لە کاروباری وڵاتاندا. هاوکاری دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی بکات و وابەستەیەکانی خۆی بەجێ بگەێنێت. هەر چۆنێک بێ کۆماری ئیسلامی ئێران بەر لەو کۆبوونەوە لوتکەیەی جەددە ئاگاهی خۆیدا بە وڵاتانی ناوچەکە و بە ئەمریکاش. به ئەمریکایی‌ها و به متحدان آنها در منطقه بە ئەمریکا و بە هاوپەیمانەکانیشی لەم ناوچەیەدا دەڵێم وڵاتی ئێران بە هیچ قەیرانی ناجێگیریەکی ئاسایشی قایل نابێت و هەر هەڵەیەکیش لەم ناوچەیەدا بکرێ ڕوبەڕووی وەڵامێکی قورس دەبێتەوە، وەڵامێک کە جێمە خابن دەبێت. بەڕێز عەبدولحوسێن، دەرفەتی ئاشتی لە نێوان ئیسرائیل و عەرەبستانی سعودیەدا چەندە؟ یا بۆچی عەرەبستانی سعودیە وەک بەحرەین میرنشینە یەکگرتوەکانی عەرەب، مەغرب و وڵاتانی تریش هەتا ئێستا نەکەوتە ناو ئەو هاوکێشەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیلدا؟ أعتقد أنه السعودية تسير في اتجاه السلام مع إسرائيل. لو بروايدم عربستاني السعودية كوتو تريبا آراسي آشتي لقل إسرائيل دا أمش بهوي إسرائيلي وفلسطينيا كانوا نية بلكو بهوي قورانا لشوازي آبولي عربستاني سعودية دا قوران يكدبينين لبشبستن بداهاتي هنار ذكردين ودا بو بشبستني عربستاني سعودية بزانياري وزانستو خزمت گوزاريكاني قشتو گوزار واتا ريك همان شوي آبولياني مرنشيني قشتوكاني عرب بيقومان أم شوازش پێویستی بە سفرکردنەوەی کێشەکانە لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا و هەروەهاش پێویستی بە پەیوەندیش هەیە لەگەڵ ئیسرائیلدا وەک فڕینی ئازادانی فڕۆکەکانی ئیسرائیل بە ئاسمانی عەرەبستانی سعودیەدا و بە پێچەوانەشەوە فڕینی فڕۆکەکانی عەرەبستان بە ئاسمانی ئیسرائیلدا.
بێلەوەش خولی وەرزشی و ژمارەیەک بابەتی دیکەش هەن لە نێوانیاندا دۆسەی سەرەکی کە عەرەبستانی سعودیا لێی دواکەوت و وەک ئاماژەت پێکرد دۆسەی مورکردنی ڕێکەوتنی ئاشتی دوولایانی نێوانیان بەڵام پێم وانییە ئەمە تەگەرە بێت لە بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیاندا ئەم ئاساییکردنەوەی دەبینین لە نێوان ئیسرائیلی و سعودیەکاندا بەڵام بەبێ هەبوونی ڕێکەوتنی ئاشتی و هەبوونی باڵوسخانە وەک وەزیری دەرەوەی سعودیا دەڵێت وڵاتەکەی پێویستی بە ڕێکەوتنی ئاشتی و ئەم شتانە نییە تا وڵاتێکی تر بکەوێتە نێوانی عەرەبستانی سعودیا و ئیسرائیلەوە. بەڕاستی پێم وایە کە عەرەبستانی سعودیا بە شێوەیەکی گەورەی بەرچاو لە ئیسرائیل نزیک دەبێتەوە بەڵام دوا دەکەوێت لە مۆرکردنی ڕێکەوتنیی ئاشتیانە. کامیان گرنگترە بەڕای تۆ پەیوەندی عەرەبستانی سعودیا لەگەڵ ئێرانە یا پەیوەندیکی ئاسایی عەرەبستانی سعودیا لەگەڵ ئیسرائیلدا یعنی کە دەڵم کامیان گرنگترە مەبەستم لەوەیە کە بۆ ئاساییشی ناوچەکە کامیان گرنگترە. أعتقد أنه من وجهة النظر السعودية العلاقات مع الدولتين هي پێم وا بێت بەڕوانینی عەرەبستانی سعودیا پەیوەندیەکان لەگەڵ هەردوو وڵاتدا هەمان گرنگی هەیە چونکە ئابووری ئێستای سعودیا پێویستی بە سفرکردنەوەی کێشەکان هەیە وەک ئاماژەم پێکرد سفرکردنەوەی کێشەکانیش پێویستی بە پەیوەندیکی زۆر باش هەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکە وەک عێراق و ئێران و ئیسرائیل و تووشیا و هەروەهاش لەگەڵ وڵاتانی جیهاندا بەڵام کێشەکە لە ئێراندایە وەک دەبینین ئێران بەو ئاڕاستە ئابووریەدا ناڕوات وەک دەزانین ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەوڵی دروستکردنی پەیوەندی بازرگانی نادات بەڵکو هەوڵی فرۆشتنی نەوت و گاز دەدات تا داهاتی دەستپێت و ئەو جاش بتوانێت دارایی دابین کات بۆ ماشێنە لەشکریەکەی تا هەژمونی خۆی بسەپێنێت بەسەر کەندا و وڵاتانی وەک عێراق و سووریا و لوبناندا. ئەم شێوازی ڕەفتارەی ئێران لەگەڵ شێوازە ئابوووریەکانی کەندا و ئیسرائیل و تووشیا و وڵاتانی تری جیهانیشدا یەک ناگرێتەوە. هەر بۆیە دەبینین سعودیا نزیکترە لە ئیسرائیل و لە ئێستاشدا شیانی ئەو نزیکبوونەوەیە نابینین لەگەڵ ئێراندا. هەر لە پەیوەندی بەم بابەتەوە بە تایبەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی ئیسلامی و وڵاتانی عەرەبی ناوچەکەدا بە تایبەتی وەکو جۆمان لێبوو سەرۆک بایدن ینی ئەمەژە بەوە دەکات کە پێویستە ئەمریکا بگەڕێتەوە ئەو ناوچەیە باەخێکی زیاتری پێ بدا. ئەمە چ کاریگەریەشی دەبێت گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ الولايات المتحدة عادت إلى المنطقة، طبعا هي عادت قبل زيارة الرئيس بايدن، أعتقد أنها عادت منذ مطلع هذا العام. قام الرئيس بايدن ئەمریکا گەڕاوەتەوە بۆ ناوچەکە و بەر لە سەردانەکەی بایدنیش گەڕاوەتەوە بۆ ئەو ناوچەیە. لەو بڕوایەدام لە سەرەتای ئەم ساڵەوە ئەو هەنگاوە دەستی پێکردووە کاتێک سەرۆک بایدن پێشوازی لە میری قەتەر کرد و ڕایگەیان قەتەر هاوپەیمانێکی سەرەکیە. ئەمەش وەک خۆ ئامادەکردنێک بوو بۆ شەڕی رووسیا لە ئۆکرانیادا چونکە قەتەر دەتوانێت گازی زیاتر بخاتە بازارەوە لە بریگازی رووسیا. بابەتەکە ئێستا فراوانتر بوو و پێم وایە ئەمریکا ئێستا دەیەوێت ئەو هاوپەیمانێتیە ببوژێنێتەوە کە لەسەر وەختی شەڕی ساردا هەبوو. ڕەوشی جیهانی ئەم گەڕانەوەی ئەمریکای بۆ ناوچەکە سەپان دەریشکەوت ئەم سیاسەتی وەچەرخانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆ ڕۆژهەڵاتی دوور سیستمێکی ناو کتێب و ئەکادیمیەکانە و لەگەڵ ڕاستیەکانی جیهاندا ناگونجێت و ئێستاش سەرۆک بایدن ئەم هەنگاوە دەنێت و وەک گەڕانەوەیەک بۆ ئەو شیانە ڕاستەقینەی کە هەن و بڕیاری گەڕانەوە دەدات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی ڕەوشی جیهانەوە و بەتایبەتیش بەهۆی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا. بە دواپرسیارم سەبارەت بە لێکەوتەکانی گەڕانەوەی ئەمریکا بێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریەکانی چین دەکەونە مەترسیەوە ئێران بە هەمان شێوە و هەروەها رووسیاش پێ دوایە مۆسکۆ تاران و بێژین ڕێگە بدەن بەوەی کە ئەمریکا بە ئارامی لەو ناوچەیەدا بێ. حتى ولو لم يقبلوا لا أعتقد تەنانەت ئەگەر قایلیش نەبن بەڵام ناتوانایی و نە ئەوم ئەمڕازانەشان لەبەردەستدایە تا بتوانن ئەمریکا ناچار بکەن لەو ناوچەیە بچێتە دەرەوە. ئابووری ئەو وڵاتانە ناکاتە ئابووری یەک لە سەر چواری جیهان بەڵام ئابووری ئەمریکا و وڵاتانی کۆمەڵەی حوتوێکێتی ئەوروپا ینی قسەکردن لەسەر دوو لە سەرسەی ئابووری جیهان هێزی ئابووری و دارایی و هەروەها لەشکری و هێزەکانی تریش لە بەرژەوەندی ئەمریکان و کاتێکیش ئەمریکا بڕیاری خۆی دەدات بۆ گەڕانەوە پێم وانیە ئەو وڵاتانە بتوانن ئەو گەڕانەوەی تێک بدەن. بەتایبەتیش گەڕانەوەی ئەمجاری ئەمریکا بۆ ناوچەکە نەبەستراوەتەوە بە دانانی سەربازی ئەمریکا لە چەند شوێنێکی ناوچەکەدا چونکە بوونی سەربازی ئەمریکا بەو شێوەی پێشتر دەشێت دەرفەت بڕخسێنێت بۆ ئێران و رووسیا تا شەڕکەن و خوێنی سەربازی ئەمریکا بڕژێنن. ئەم جارەیان سەربازی ئەمریکا لەوێ نابێت.
ئەم گەڕانەوەی شێوەیەکە لە شێوەکانی دووبارەبوونەوەی شەڕی سارد. گەڕانەوەی دیبلۆماتی واتە گەڕانەوەی لەشکر دەبێت بە شێوەیەکی گەورە نەک بەو شێوە بچووکانەی بۆ شەڕی ناو شەقامەکان لەوێ بوون لە شارەکانی جیهانی عەربی و شارەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەڕێز عەبدولحوسێن زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.